بەشدار عەبدوڕەحمان گەنجێکی دانیشتووی گوندی هەنارەی دۆڵی بیاوە. ڕۆژانە دێتە لۆفەکانی سپیلک لە ناحیەی خەلیفان. ئەو دەرچووی زانکۆیە بۆ پەیداکردنی بژێوی ژیانی بە ناچاری سەماوەرێکی داناوە و چا بە ڕێبوارانی ڕێگا دەفرۆشێت. ناوم بەشدار عەبدوڕەحمان سەعیدە، کولیەم تەواو کردووە لە زانکۆی سۆران بەشی کوردی. 3 ساڵە تەواوم کردووە. لە بێ ئیشیان یعنی ئینسان بیرۆکەی بۆ دێ ئەگەر فکر کاتەوە، یعنی خۆی مەشغوڵ نەکا بەشتی تر، بیرۆکەی جوانی بۆ دێ. منیش هاتمە ئێرە یەکەم جار فکرم کردەوە، گوتم ئێرە چای لێ نییە، چای بە داروشتی لێ نییە. گوتم با چایەکی لەسەر ڕێگادانێم، هەم بژێوی ژیان بۆ خۆم دابینەکەم، هەمیش خەڵکەکە عەزی لە چایە و چای لێ نییە، چایەکی دەخواتەوە. داهێتەشی وا زۆری نییە بڵێ ئینسان پێیەوە بێ، بەڵام قەناعەتیشن هەیە ئەلحەمدوللا، ڕزقیش لە بەدەست خودایە. بێپلانی حکوومەت لە ئیدارەدانی وڵات وای کردووە زۆرێک لەو گەنجانەی زانکۆ و پەیمانگاکان تەواو دەکەن ناتوانن لە بواری پسپۆریەکەی خۆیان کار بکەن، ناچارن بەکارێکەوە سەرقاڵ ببن هاوشێوەی کاک بەشدار کە لەگەڵ پسپۆریەکەی خۆیان ناگونجێت. بەشدار لە بەرسەماوەرەکەیەوە دەیوت منیش حەزم دەکرد ئێستا لە پۆلوانم بە قوتابیان وتبا دامەزرابام و بەری ڕەنج و ماندووبوونی 16 ساڵەی خوێندنم بینی با و ئێستا لێرە ئەو کارەم نەکردبا. بەڵێ حکوومەت کەمتەرخەمە لە ڕووی ئەوەی کە دەرچوانی زانکۆ و دانا مەزرێنی بە هەمان شێوەش گەنجەکان ناچار دەبن بە دوای ئیشێکی تردا بگەڕێن بۆ خۆیان، بۆ ئەوەی بژێوی ژیانیان دابین بکەن. ئێستا ئەگەر هەڵی دامەزراندن هەبایە، ئێستا من لێرە ئیشم نەدەکرد و وەکو مامۆستایەک وانەم دەوتووە لە پۆلەکان. ماوەی 8 ساڵە دامەزراندن لە هەرێمی کوردستان وەستاوە و ساڵانە هەزاران قوتابی زانکۆ و پەیمانگاکان تەواو دەکەن و لە ماڵەوە دادەنیشن. کەمێکیشیان ئەگەر کاریان دەست بکەوێت لە شێوەی بەشدار لە دەرەوەی خواست و تایبەتمەندی خۆیانە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، لۆفەکانی سپیلک لە ناحیەی خەلیفان.